باس لەوە کە ئێستا بۆ نمونە ئێمە کە لە ئەوروپا ئەژین ئەم ئومەتانەی ئەوروپا ئەم شەعبانەی ئەوروپا چۆن چاودێری ئومەتەکەی مەسئولینی خۆیانەکەن چۆن مراقەبەکەن. سێ دەستگایان هەیە بۆ مراقەبەکردن. یەکێکیان پەرلەمانیان هەیە کە پەرلەمانی هەموو ئەم وڵاتە دیموکراسیانە پەرلەمانێکی چست و چالاک و جددی و کۆبوونەوەکانیان کۆبوونەوەیکی بە هەند وەرەگیرێ شتی مەسیریان تا چاپەکرێ وەکو ئەو دیوەخانی تەمەڵخانەیە نییە کە لە کوردستانی ئەمە ئەیبینین پەرلەمانەوە کەچی خەڵک خەوی لێکەوتووە. پەرلەمان و محاسبەی کەسی پێ ناکرێت، پەرلەمان و چاودێری کەسی پێ ناکرێت چونکە حیزب تەعینی کردووە لەوێ ئەگەر چی سیمایەکی انتخاباتی وەرگرتو. یەکێکی تر دەستگای تری ڕەسمی هەیە کە مراقەبەی هەموو شتێکەکە لە وڵاتێ. بۆ نمونە من لە وڵاتم جارێک کە پۆلیس هاتن بۆ گرتنی من و بە شێوازێکی زۆر ناشرین و دڕندانە هاتن پەلاماریان داین هەروەکو پۆلیسی وڵاتانی تر. خەڵکێک قانون ناسەکان زۆر تووڕەبوون و مەقالەیان لەسەر نووسی و شتی زۆریان لەسەر نووسی و چۆن ئەمە ئەڵەی لە وڵاتی جیهانی سێهەمان ڕووەدا چۆنە بێ بەم شێوەیە پەلاماری کابرایەک بدەن بۆ گرتنی لە کاتێکە تۆ وەرەقەیە دەیتێ و ئیمزایەکە و دێ لەگەڵتە. ئێمە شکاتمان لێکردنەوە، شکاتەکەش چووینە دائیرەیەک لە شارێکی تر. ئەم دائیرەیە وەزیفەی ئەوە بوو چاودێری بکە بەسەر یعنی چاودێر بێ بەسەر ڕەفتاری پۆلیسەوە لە کاتی گرتنی خەڵکە. یعنی سەیریکەن برانی بەڕێزم ڕێگانادا بە پۆلیسێک دەستگای دەوڵەتی بە شێوەیەکی ڕەسمی دروست بوو ئەم بەکاری بێنە بۆ کەش و فشی خۆی کە گوایە ئازای و عەزەڵاتی بەقووەتە. ئەنجا سێ جار ئەو قازیە لە بنی پرسیەوەتی شێوەی ئەژنۆی خستە سەر سکت یا ئەژنۆی خستە سەر پشتت کە کەلەپچەی کردی چونکە فلیمەکەیە بینیەوە. ئەو تەئکیدکردنەوە چونکە بە جۆرەی حتا بەسیتترین فەقەرە قانون هەمووی مراقەبەی لەسرە. ئەو کەلەپچەی ئەیان کردە دەستم جارێکیان یەکێک دیار و حاقید بوو کەلەپچەکەی تند کرد لە دەستما دوای کە پێم وتم توندە زۆر توندە یەکێکی تریش ڕەفیقێکی تری پۆلیسی پێی وتی بزانە پەنجەت پیاچێ یعنی پەنجەی پۆلیسەکە خۆی ئەبێ بچێتە بینی مەچەکی من و کەلەپچەکەوە. دوای مەجبور بوو دەستەکەی ترمی بەو شێوە قانونیە کرد و ئەوی تریشیانی دەرەجەیە کردەوە بۆی پەنجەی بخاتە نێوان و لەبەرەوە کە لەوێ ئەو ڕەفیقەی خۆی کە پۆلیسە و قانونی تر بوو نەیهێشت ئەم ئینفعالە سەر بگرێ. هەموو ئەم دەستگایانە ئاوا ئەڕۆن بەڕێوە. ئومەتی زیندوو بەم شێوەیە ئومەتی زیندوو قانونی زیندوی داناوە مراقەبەشیەکە بە زیندوانە. ئەو مافیایی و شەقاوەتەی کە لە کوردستانە ڕووەدا پێویستی بە گۆڕانکاریەکی ڕیشەیی هەیە. گۆڕانکاری ڕیشەیی قسەی سەرجادە و پێکەنینی پلاستیکی کۆبوونەوەکان نییە، پەروەردەبوونی ئومەتێکی عەقائیدی خاوەن بیرروهۆشی سیاسی لەسەر منهەجێکی ڕەسەن بە سلوکێک بە ڕەفتار و ڕەوشتێکی پارسەنگ پەروەردەبوو بێ ئەمە گۆڕانکاری پێکرد. ئێمە هەدەفمان لەم دەرسە ئەمەیە.